خۆشحاڵی ناوڕۆکە بابەتی لێخۆشبوونی 15 کرێی قەرزی ئاو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕادەگەینین. بەڕێزان ئەم بابەتە ئەوە جاری پێنجەمە لە ماوەی ئەو 2 ساڵەی ئەمە ئەعلانی دەکەین و جارانی پێشتر تقریبا 2 مانگ و 3 مانگ بووە. ئەو مانگە ئەو جارەی بۆ ماوەی مانگێک، یعنی ئەوڕۆکە 10 مانگە 10 مانگی 4 تاکو 10 مانگی 5 ئەو بابەتە بەردەوام دەبێتن. ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی ئاو ئەوڕۆ لە وەزارەتی شارەوانی عەزمان کرد چەند ئامارێکتان پێشکەش بکەین لەسەر ئەو بابەتی لێخۆشبوونانە، چونکە دوو جۆر لێخۆشبوون هەیە لایمە. ئەو لێخۆشبوونانێکەوە 15 دەکرێتن و ئەو لێخۆشبوونانێکەوە لەسەر بەستانی پێوەری ئاو دەکرێتن کە ئەویش بۆ جاری دووەم نوێکرایتەوە و تاکو 21 ئەو مانگە 21 مانگی 4 بەردەوام دەبیتن. بەڕێزان پێشووتر ئێمە ئەو بابەتەمان بۆچ داوا کرد؟ طبعاً لەسەر ئەساسی دوو بابەتی ڕئیسی بوو. بابەتی یەکەمیان وەکو پاڵپشتیەک بۆ ئەو بارەدارایی هاوڵاتیانی هەرێم تێدانە، بۆ ئەو بێتە پاڵپشتیەک و بکرێتن کەوا بە گوڕوتینیشکەوە بێن ئەو کرێ ئاو یا ئەو قەرزەی ئاو کە ساڵانە لەسەریان کۆبوویتەوە کەلەکە بووە بتانن حکومەت پاڵپشتیەکیان بکاوە 15 لێخۆشبوونەوە. و بابەتی دووەمیش ئێمە پێشووتر کە لە 4 جەولە ئەعلانی ئەو بابەتەمان کردبوو، تقریبا نوێژی 7 مانگی خایاند بە حدودی 319,000 هاوبەش ئیسفادەیان لەو بابەتە کردیە کە کۆی لێخۆشبوونەکان بە حدودی 7 ملیار بووە لە ماوەی ئەو بۆ ئەو 319,000 هاوبەشە. لە هەرێمی کوردستان تقریبا ئێمە بە حدودی 1,81,000 هاوبەشمان هەیە. 81 لە سەتای ئەو هاوبەشانە تاکو ئەمڕۆکە پێوەری ئاویان بەستاوە. طبعاً ئەو بابەتە ئێمە پارساڵ لە 21/4 موافقەی ئەنجومەنی وەزیرانمان وەگرت بۆ ئەوەی کە هەر هاوڵاتیەک بە تایبەتی ئەو شوێنانەی نیشتە جێبوون بوون پابەند بێتن بە بەستانی پێوەری ئاو، دەتوانێت دوای ئەوەی سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاو دەکاتن و پابەند دەبێت بە بەستانی پێوەری ئاو. لێخۆشبوونێکی لەو دەکرێتن لە 80,000 بۆی دەکرێتە 10,000 ئەگەر لە دەرەوەی سنتەری شارە گەورەکان بیتن و لە سنتەرە شارە گەورەکانیش ئەو 80,000 ماگانە بۆ دەکرێتە 20,000. ئەوە بوو لە پارساڵ تاکۆ ئێستاکە تقریبا ڕێژەی بەستانی پێوەر لە 72.5 ئێستاکە گەیشتە نێژی 81 و ئەو ژمارەیەش لە بەرزبوونەوەی بەردەوامدایە. لەوەش تقریبا دەتوانین برێن بە حدودی 106,000 هاوڵاتی یان 106,000 هاوبەش ئیسفادەی کردیە. سەرڕای کەرتەکانی کەرتی بازرگانیش کە بە هەمان شێوە زیاتر لە 12,000 هاوبەشمان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئیسفادەیان لە بابەتی لێخۆشبوون کردیە.